ئینسانی ئیماندار عەدالەت بێ، دادپەروەر بێ لە نێوان منداڵەکانیدا، کوڕ بێ یا کچ، لە خۆشەویستیە، دەربڕینی خۆشەویستی بۆ منداڵ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشتە بوو لە حەدیثێکی صحیح داهاتووە لە صحیحە لە خزمەتی پێغەمبەری خوادایە صلی الله عليه وسلم کە دانیشتە بوو منداڵێک هات کە منداڵی ئەو پیاوە بوو، کوڕ بوو. ئەم پیاوەیش منداڵەکەی ماچ کرد و لەسەر باوەشی خۆی داینا، لەسەر ڕانی خۆی ماچی کرد و لەسەر ڕانی خۆی داینا. تۆزێکی پێچوو منداڵێکی تری ئەو پیاوە هات، بەڵام ئەمەیان کچ بوو. ئەم پیاوەش یەکسەراوە دەستی کرد و داینا، نەماچی کرد نەکردێ باوەش و بانڕانیشی داینەنا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە تماشای ئەم پیاوەی کرد لە نێوان کچ و کوڕا فەرقەکات، وەکو چۆن باو باپیری ئێمە بەعام گشتی فەرقیان کردووە، هەمویان مافی کوڕیان داوە بە کاملی، مافی ئافرەت و کچەکانیشان پێشێل کردووە. ئەوە شتێکی واقعیە. لە کاتێک کە پیر بوونە بەس تەنها مناڵە کچەکانیان بەکەڵکیان هاتوونە، بەڵام هەر کوڕیان خۆشەوێ. ئەوە شتێکی واقعیە، من باسی ناکەم ئیلا کەمێک نەبێ، بەعام گشتیان وابوونە. ئێمەش باب لەسەر هەمان ڕێچکە نەڕۆین، چونکە ئەوە مخالفەی شەرعی خوایە، ئەوە عرف و عادەتێکە دژی دینە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوو ڕیوایەتە فەرمووی فما عدلت بينهما وفي رواية ألا عدلت بينهما، فەرمووی لە نێوانی ئەم کچ و کوڕەدا تۆ عەدالەت نەبووی. باشە بۆچی لە نێوان ئەم کچ و کوڕەدا عەدالەت نەبووی؟ لەوەی کە ماچی یەکیکانت کرد کە کوڕەکەتە خستە باوەشتەوە، بەڵام کچەکە نەماچت کرد و نەکردە باوەشیشەوە. ئەمێ مافی ئیسلام بۆ منداڵ. ئەگەر ئێمە ئیسلام تەطبیق بکەین، ئەوانەی کە باسی مافی ئافرەتەکەن، ئەوانەی کە باسی مافی منداڵەکەن، ئەوانەی باسی مافی کرێکارەکەن، حەدیان چێ دەمیان بکەنەوە. بەڵام کە ئێمە عرف و عادەتی مخالفەی شەرع تەطبیقەکەین، ئەوانیش دەمیان دەکەن و قسە بە ئیسلام دەکەن، چونکە ئێمە ئیسلاممان تەطبیق نەکردووە، بۆیە ئەوان دەتوانن قسە بە ئیسلام بکەن. ئەگینا هیچ دینێک حەدی نییە، فقط ئیسلام مافی کرێکار و ئافرەت و منداڵی دابێت. کەواتە ئاگادار بە ئەو خاڵە زۆر گرنگە لە نێوان منداڵەکەدا عەدالەت. بە کاتێک کە مناڵێکت ماچ ئەەکەی کە خۆشەویستی بۆ دەرئەبڕی، ئەو مناڵەکەی چاوەڕێ لە بزان باوکم منیش ماچەکە، دایکم منیش ماچەکە، مناڵ هەستی بە قووەتە. مناڵم تۆ مناڵێک تێ 2 ساڵە وەکو مناڵێ 15-20 ساڵە و یەک سەیری کە، بەڵام مەسەلەی کە منداڵ بوو حەزی کرد ماچیکەی کە خۆشەویستی بۆ دەرئەبڕی، ئەبێ عەدالەت بی. زانایان دەفەرمون بە پێم حەدیثە ئینسان لە ماچکردنی مناڵیش ئەبێ عەدالەت بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی تۆ عەدالەت نەبووی، تۆ کەسێکی دادپەروەر نیت، یەکسەر ئینکاری کرد. بۆی خۆشەویستان، با ئێمەش ئیسلام وەکو خۆی تەطبیق بکەین. دەربڕینی خۆشەویستی بۆ منداڵ ئەبێ بزانیت چەند کەسمان بینی مناڵی خوشکی خۆی، برای خۆی کوشت، بە چەقۆ کوشتی لەبەرەوەی دایکی زیاتر خۆشی ئەوێ یا باوکی زیاتر خۆشی ئەوێ.